دوورید شێوەی خەمینم چنا شیرینە بطاقتم بقرارم خفت دار خوم هر وەکو یەقوب لە شوون یوسفم یەکەس کارە خۆم هەر وەک ماڵم یا بێلا لە خۆم ئەمانم نییە هەر وەک ئاوەکەی ڕۆڵە بوون کردە قەرارم نییە زانا وقتی لم دورید شێوەی خەمینم چنا شیرینە بگیرێت هێزارێم لە خۆم هەر وەک فەقیرێت بمخا لە ناکەس دەماوێم لە خۆم گۆشانشینێم ئەماڵە بێت تاریک و تەنگا زاهر شیرینی بەڵامە و شێوان هەزاران